بەڵە تایبەت بە فرۆشتنی دەرمان بە شێوەی ئۆنلاین لەگەڵ دکتۆر گۆڤەند ڕەوەند بەرپرسی بەشی چاودێریکردن و بە دواچوونی دەرمان لە هەرێمی کوردستان گفتوگۆی زیاترەکەین مەترسیەکانی چی چۆن ئەکرێ ڕێگریان لێ بکرێت ئەو جۆرە دەرمانانە چ جۆرە دەرمانێکن کە بە شێوەی ئۆنلاین قەدەغەیە بفرۆشرێت و تا چەند کاریان بۆ ئەوە کردو کە هاوڵاتیان هۆشیار بن هەموو ئەمانە لە دکتۆر گۆڤەند ڕەوەند ئەپرسین. دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاس. ئەم دەرمانانە مەترسی چین بۆ نابێت بە شێوەیەکی ئۆنلاین بفرۆشێت یان چ جۆرە دەرمانێکن کە مەترسیان هەیە بە شێوەی ئۆنلاین بفرۆشت؟ بەڵێ بەناوی خوای گەورە بەیانیتان باش بەیانی بینەران باش. خۆی بابەتی مامەڵەکردنی دەرمان بە شێوەی ئۆنلاین بابەتێکی جیهانیە لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و دروستبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو بابەتە زیاتر سەری هەڵدا و گەرمتر بووە. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی و کواڵیتی کۆنتترۆلی دەرمان دەمەوێت بۆ هاوڵاتیان ئەو بەراوردە بکەین کە ئەگەر دەرمانێک بە شێوەیەکی فەرمی بێت لە دەرمانخانە بیکرێت لەگەڵ دەرمانێک بە شێوەی ئۆنلاین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بیکرێت جیاوازیەکەی چیە؟ بۆ ئەوەی دەرمانێک بە شێوەیەکی فەرمی بێت ئەوە ئەو بازرگانە یاخود ئەو کەسە مۆڵەتی پێدراوە و ناوی تۆمار کراوە و کارگەی ئەو دەرمانە تۆمار کراوە لە بەڕێوەبەرایەتیەکەمان وهروەها نرخ بۆ بەرهەمەکە دانراوە ستیکەری حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بەرهەمەکە هەیە دواتر ئەو بەرهەمە دەچێتە ناو دەرمانخانەی فەرمیکە ئەو دەرمانخانەیە بە مۆڵەتی دەرمانسازێکی پێشکەوتوو دەرمانخانەکە کراوەتەوە ئەو بەرهەمانەی تێدا و نەخۆش دەستی دەگاتە ئەو دەرمانێک کە پێویستی تیزا ئەگەر ئەو دەرمانە لە ڕێگەی وەسفۆی پزیشکەوە بۆی نووسرابێت یاخود لە ڕێگەی ئەوەی کە ئێمە پێی دەڵێن OTC ئەو دەرمانێک کە پێویستی بە وەسفۆی پزیشک نییە هاوڵاتی خۆی دەتوانێت داوای بکات دەتوانێت لە دەرمانخانە دەرمانانێکە بۆ نەخۆشی درێژخایان و یاخود ئازارشکێنە سوکەکانە با بڵێن ئەوە لە دەرمانخانەی فەرمی ئەو ڕێکارە فەرمیەکەی کە باسمان کرد ئەوەی ترکە بە شێوەی ئۆنلاین دێت ئەوە ئەو کەسە ئەسڵەن پەیوەندی بە بواری دەرمانسازی و پزیشکیدانیە کەسێکە تەنها بۆ گەرمکردنی گیرفانی خۆی ئەو دەستی داواتە ئەو کارە شوێنی نادیارە بەرهەمەکانی ناڕەسەن و ساختن بۆ نمونەوەکۆ بەرهەمانە کە قەڵەوتەکە بەڵێ خۆی زیاتر ئەو بەرهەمانەی کە بە شێوەی ئۆنلاین دەفرۆشتێن دەرمانی درێژخایەن نین یاخود ئازارشکێن و شت نین ئەوانەی کە لەسەر وەسفۆی پزیشکدا دیاری دەکرێن زیاتر ئەو بەرهەمانن دەتوانین ئەمە ناوین لە بدەین تاواکەری خۆراکی یاخود ئەو بەرهەمانەی کە لەگەڵ پێداویستی تاک لە کاتی ئێستادا بۆ منە خەڵک ڕوولەوە دەکات کە خۆی زایف کاتەوە ناچێ بە شێوەیەکی زانستی لە ڕێگەی پزیشک و لە ڕێگەی دەرمانسازەوە ئەوەی پێویستیتی بزانی شتێک کەش بە فەرمی هابێت و ستیکەری لەسەر بێت بەکاربێنێت بەڵکو پەنا دەباتە بەرەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ناسیاوێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کڕویەتی و ئەویش هاان دەدات بەکاری بێنێت دکتۆر سەرچاوی ئەم دەرمانانە کوێن بە شێوەیەکی قاچاق دێن یاخود نا لە هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێت و هەر لێرەش ئەفرۆشێت؟ بەڵێ خۆی دوو جۆرن بەشێکیان لە سنوورەکانی عێراق بە پێی زانیاریەکانمان دروست دەکرێن بە تایبەت سنووری ئێران و عێراق هەندێکیان هەیە هەر لە ناو هەمان سنوور بەڵام لە ناو عێراق با بڵێن تەتبیع دەکرێن و لە کارتۆن دادەندرێن جا سەیرەکەی لەوەیە کە کۆمەڵێک زانیاری لەسەر پاکەتەکانی دەنووسرێن ئەسڵەن لە ڕووی زانستی دەرمانسازیەوە ئەوە هەربوونی نیە بۆ نمونە دەرمانێکی ناتوانین بڵێن دەرمان ئێمە با بڵێن بەرهەمێکی واکە دەڵێ بۆ لاوازبوون بەکاردێت لەسەری دەنووسرێت FDA approved FDA دەستگایەکی جیهانی ئەمریکیە کە تەنها بۆ دەرمان بەکاردێت دەرمانی با بڵێن درێژخایەن و یاخود ئەوانەی کە لە کیمیا دروست دەکرێن کیمیاوین بەڵام ئەو تاواکەری خۆراکیانە پێویستی بۆی نییە تۆ بنووسی FDA ینی بۆ ئەوەی تەنها سەرنجی خەڵک ڕابکێشن بزەبت یاخود لۆگۆی وڵاتێک ئاڵای وڵاتێک لەسەری دادەنێن یاخود شێوەی مرۆڤێک کە لە قەڵەوی بۆ زعیفبوون ینی سەرنجی حاڵاتێک خۆت باست کرد لە سەرنجامدا ئەو بەرهەمەی کە لە ناو ئەو قوتوەدا بەرهەمێکی ساختەیە ئێمە ئەبێ ئەم بەرهەمە بە شێوەیەک دێت کە قوتووی پێوە نییە لێرە قوتۆکان دروست دەکرێت ئاسانە دروستکردنی لە هەر شوێنێک دەتوانن هەم تۆکەی دروست بکەن هەم ئەو کارتۆنەی کە تایەتی و لەسەری بنووسرێت ئەمانە چۆن ئەتوانن ڕێگریان لێ بکەن چیش کراوە تاوەکو ئێستا بۆی کە کۆنتترۆل بکرێت؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد لە ئەزمموی کاری خۆمان زۆرجار ئەو بەرهەمانەی کە دەستمان بەسەرداگرتووە نردومانە بۆ تاقیگەکانی خۆمان دەرکەوتووە هەندێک جار کەپەکی ئاردە لە ناو ئەو حەبەدایان لەناو ئەو کەپسولەدا کە
بۆ قەڵەوبوون با بڵێن ئەگەر بانگەشەی بۆ کردبێت یاخود زۆر جار ئەوەی کە بۆ زعیف بوون بەکاردێ دەرکەوتووە کە خوورمای هاڕاوە خوورما و شکرا و هاردرا و دانراوە ئەگەر یان با بڵێن وەکو تاقیگەکانمان کە دیاری کردەوە بەرهەمێت جگە لێ کە چەندی شتی تری تێدایە کە پێویست نییە یاخود کاریگەری زۆر زیانی لاوەچی لەسەر خۆی ئەو هاوڵاتی 2 جار زەرمەند دەبێت 3 جار زەرمەند دەبێت جارێکیان پارەکەی بە فیرۆ دەڕوات و جارێکیان ئەو کاریگەری کە پێویستە سوودی لێ بگرێت بە پێچوانەوە کاریگەری لاوەچی زیاتر دەبێت لە پارەکەش جاری سێم زەرمەند بوونەکەی ئەوەیە کە ئێمە وەکو حکومت ئەو کەسانە ینی دیارنی ناتوانین حەقەکەشی وەربگرینەوە لەبەرەوەی تۆڕە کۆمەڵایەتیە کە دەزانێت لە ئەنجامی کارەکەمان ئێمە زۆر جار خۆمان کردو بە مشتری کە بۆی هێناوین با بڵێن لە ڕێگەی تەکسیە کۆ دەهێنێت تەکسیەکە دەست بەسەر دەکرێت تاوەکو پەیوەندی بە خاوەنی دەرمانەکە دەکات کە پارەکەم بۆ هێناویەوە لە کاتی گەیشتن بەو کەسی خاوەنی بەرهەمەکە اینجا ئەو دەست بەسەر دەکرێت و ڕێکاری لەگەڵ دەکرێت ئەوە ئەگەر ئێمە بتوانین بگەینە سەرەدا و هەندێک جاریش هاوڵاتیەکە خۆی گلەیەکە دەکات و دەڵێ ئەوە ڕقم تەلەفۆنەکەیتی و کەچی ڕقم تەلەفۆنەکەی داخراوە بۆیە وەکو باسم کرد هاوڵاتی دەبێت وەکو برادرانیش باسییان کرد کە بۆ دووربوون یاخود دوورکەوتنەوە لەو دیاردەیە پێویستە هاوڵاتی خۆی ئەو کەسە بێت کە ئەو دیاردەیە بمبڕ بکات ئێمە وەکو حکومت کارمان لەسەری کردو چەندی کەسیش وەکو باسم کرد دەست بەسەر کراوە دەستگیر کراوە بەڵام بابەتەکە بەردەوامی هەیە بۆی بمانوێت بمبڕ بێت هاوڵاتی خۆی دەتوانێت بمبڕی بکات ئەوش هیچ کاتێک پەنانە باتە بەر ئەوەی کە دکتۆر پێشەوەی کە هاوڵاتی سکاڵا بکات یاخود هەندێک جار پەیوەندی بە ئێوە بکات بۆ خۆتان وەکو لیژنەیەکتان هەیە کە بە دوواچوون بکەن بۆ چەند پیجێک بۆ نمونە هەن کە یادا ئەخرێن جارێکی ترەچەوە پیجە ئەکاتەوە بە شێوەیەکی ترەی کاتەوە بە دوواچوونتان کرد بێت دەست بەسەرتان کردبن ئەو شوێنانە ئەو کەسانە سزایان چییە چۆن مامەڵایە لەگەڵا ئەکرێت بەڵێ ئێمە وەکو باسم کرد لە بەشی بەدواداچوون ئێمە تیمێکی شاراوەمان هەیە کە کەسی شارەزان کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان زانیاری کۆ دەکەنەوە دەیدەنەوە بە ئێمە و ئێمەش لە ڕێگەی ئەو هێزە ئەمنیانی کە هاوکارن لەرەوە زۆر سپاسیان دەکەین وەکو ئاسایشی ناوشار و یاخود دەواازە سنووریەکان و پۆلیسی شارەوانی قایم قامیەت ئەوانە بەردەوام لە خەتن لەگەڵ ئێمە و هاوکارن بۆی لە هەر حاڵەتێک ئێمە ئەو جۆرە پێیج و کەسانە ببینین ئاگاداری هێزە ئەمنیەکان دەکەینەوە ئەوانش بەکاری خۆیان هەڵدەستن و دوای ئەوەی کە دەستگیر دەکرێت ڕێکارەکان لەگەڵی دەگیرێتە بەر و زۆر کەس دەستگیر کراوە لە ماوەی ڕابردوو وەکو برادران باسییان کرد بە نووسراوی فەرمیش وەزارەتی ناوخۆ نووسراوی بۆ کراوە کە پێویستە ئەو پێیجە ساختانە سەرجەمیان دابخرێن لەبەرەوەی مامەڵە بە دەرمانی نایاسایی دەکەن من پرسیارێک لە هاوڵاتی دەکەم ئەگەر بێت و کەسێک دەرمانێکی فەرمی و ڕەسەن و تەواو بێنێت بۆ پەنادەباتە بەر ساختکردنەوە لە ڕێگەی ئۆنلاین شوێنێکی فەرمی دەکاتەوە و لەو حەیەک لەسەر شوێنەکەیتی شوێنی فلان بۆ ئەو مەبەستە ینی شوێنی دیار دەبێت بەڵام لەبەرەوەی کە بەرهەمەکەی ساختەیە شوێنی وە دەکات کە شوێنی نەزانە بێت بۆیە پەنادەباتە بەر ئۆنلاین بۆیە بەڵام هەندێک جاریشێ دکتۆر ئەوە خەتا لە هاوڵاتیەوەیە بۆ نمونە ئەگەر لایەنێکی حکومیان دەرمانخانەیەک بێت کە ستیکەریشی هەیە تووشی کێشەیەک ببێت لەو بابەتە هاوڵاتی یەکسەرچە سکاڵا تۆمارەکات و کۆنگری ڕۆژنامەوانیشە بەستێت چۆنەڵێ ئەکرێ بە هەڵا ڕەنگە شوێنی هەڵگرتنی دەرمانکەمە پاساو نییە ئەبێ دەرمان لە شوێنی باشە هەڵبگیرێت بەڵام کە هاوڵاتی خۆی هەڵەکات تەنانەت بێدەنگیشە بێت نایەت لایانی پەیوەندیداریش ئاگادار بکاتەوە ڕەنگە بە کێشێکی تەندروستی زۆریشە تێبپەڕێت چی ئەکەن بۆی کە هاوڵاتیان وشیار بن لەو بارەوە ئەگەر هەڵەکە هەڵی خۆشیان بوو پەنا بۆ ئێوە بێنن بۆەوەی کە بنبڕ بکرێن ئەو جۆرە کێشانە بۆ پشڕاستکردنەوەی قسەکەی جەنابەت لە ماوەی ڕابردوو هاوڵاتیەک پەیوەندی بە هێڵە گەرمەکانی ئێمەوە کرد کە بەرهەمێکی ئۆنلاینی کڕی بوو باسی لەو کاریگەری لاوەچی دەکرد کە بەسەری داهات ئێمە داوامان لێ کرد کە شوێنی یاخود ناوی پیجەکە یاخود ئەو ژمارەیە کە مامەڵی لەگەر کردو بۆمان بنێرێت کەچی بێدەنجی هەڵبژار گوتی کێشەنی یانی ئەوە زەرمەند بووە بەڵام نەهات شەکوایەکە بکات بۆ ئێمە لێرەوە هاوڵاتیان ئاگادار دەکەین و لە ڕێگەی ئەو هێڵە گەرمانەی کە هەمانە 24 کاتژمێر دەتوانێت بۆ نمونە سەرنجیدا ئەو بەرهەمە بێوێت بیکرێت پێش ئەوەی بیکرێت بە لە ڕێگەی واتسەپۆ دەتوانێت نامەمان بۆ بنێرێت و ڕێنمویی داوا بکات ئایا دەتوانێت ئەو بەرهەمە بکرێت لەو شوێنە ئەو بەرهەمە ڕێکلامی بۆکرا دەتوانێت دەست پێ بگات بۆی هەم ئێمە نەهێڵین بەرهەمەکە بکرێت هەمیش ئەو پێجێکە
ڕکلامی بۆ بەرهەمەکە کردو ئیشی لەسەر بکرێ و ئەمە خاڵێکی زۆر گرنگە ڕەنگە هاوڵاتیان ئەم شتیان نەزانی بە من دووبارەی ئەەکەمەوە ئەم بابەتە بۆ هاوڵاتی کە لە ڕێی واتساپەوە ئەتوانن پەیوەندی بکەن بە بەشی چاودێریکردنی و هەروەها بە دواچووری دەرمان لە هەرێمی کوردستان کە ئەگەر بەرهەمێک هەیە پرسیار بکەن بپرسن بڵێن ئەم بەرهەمە ئەتوانین بەکاربهێنین یاخودنا ئەم بەرهەمە لە فڵانە پێیجدانراوە ئایا شایسەی بەکارهێنانە یاخود ئەتوانین ئەم بەرهەمە وەکو تەندروستی بەکاری بێنینانە ئەو تا من ئەم بابەتم نەزانی بۆیە لێرە دووبارەی ئەەکەینەوە هاوڵاتیان ئەگەر لە هەر پیجێک بابەتێکی لەو شێوەیان بینی ویستیان دەرمان بکڕن ژماری واتساپی بەردەستە لەسەر هەموو ستیکەرێک QR کۆدێک هەیە دوای ئەوەی کەسکانی QR کۆدەکە دەکە ئەو ژمارەی هێڵی گەرمەی کە پێویستە بیگاتە دەستی لەسەر شاشەی مۆبایلەکەی بە دەردەکەوێت لێرەوەش دەتوانم کە 0750 829 55 دەتوانێت بە ژمارەی ئاسیا و کۆڕک بە هەردووچی ینی پەیوەندی بکات لە ڕێی وەتسەپ و پرسیارەکانی خۆی ئاراستەما بکات. دەستەکانت خۆش بێ دکتۆر بێگومان ئەمە زۆر گرنگە هاوڵاتیان لێرە جارێکی تر وشیارە بنەوانی کە نەیانزانیوە بەڵام تەنیا ئەمە باسی ئەم بەرهەمانە ناکەین کە بۆ لاوازکردن و کش زیادکردنە ئەی ئەو بەرهەمانەی کە بەرهەمی جوانکاری خانمانن ئەوانش بە هەمانشەوە هەندێک بەرهەمی جوانکاری هەیە ئەڵێ بۆ توندکردنەوەی پێست خواردنەوەی جۆرە جەلیەکە بۆ توندکردنەوەی دەم و چاو بۆ بەشەکانی تری جستە ئەمانە چی ئەمان شەرچنەوە چوارچێوەی قاڵ بە هەماشەوە ئەوانیش ئەو بەرهەمانن ئەوکو باسمان کرد ساختەنە و هیچ گرنگتێکی تێدانە دەمێ ئەو ڕوون بکەمەوە کە هەتا لە بەکارهێنانی دەرمانی درێژخایان و یاخود ئەو دەرمانانەی کە بە شێوەیەکی زانستی دروست دەکرێت هیچ گرنگتێک نییە لەبەرەوە دەرمانی کیمیاوین چاجزای لەوەی کە دەرمانێک بە شێوەی ئۆنلاین و گرنگتیت بدات یعنی ئەو پێویستە وڵاتی بە چەند جۆرێک بزانێت کە ئەو دەرمانە ساختەیە ئەگەر هات و پێیجەکە گوتی بە گرنگتی لە ماوەی ئەوەندە ڕۆژە دەگەی ئەو ئەنجامە ئەوە بزانێت کە ساختەیە یاخود ئەگەر بەرهەمەکەت کڕی سوودت لێ نەبینی پارەکە دەدەمەوە بزانیت ساختەیە یعنی ئەو کۆمەڵە بانگەشەیەکە کارتی زەمان و ئەوانە کۆمەڵە یان دەست لەسەر قورئان دادنێت لە هەندێک ڤیدیۆ هەیە کە بەو قورئانە فلان کەس ئەوە خواردوێت و سوودی لێ بینیوە ئەوانە هەمووی بزانێت کە ساختەی بەرهەمەکە وە دەکات کە ئەو هاوڵاتیە چاواشە دەکات بۆ ئەوەی هەندێکیان هەر شوێنیشیان دیارە عنوانیشە داد ئەڵێ وەرە بۆ فڵان شوێن وەک جەنابتەڵی سوێندیشە خوات ئەوانە هیچ ڕێکارێکیان بەرامبەر ناگیرێتە بەر ئەوانە بێگومان ڕێکاریان وەکو باسمان کرد بەرامبەریان جراوەتە بەر ئێمە لەبەرەوەی با بڵێن زۆر بوونە ئەو جۆرە شوێنانە و بەردەوامیش لە ژێر چاودێریدان و ڕێکاریشیان بەرامبەر جراوەتە بەر هەندێک جار ئێمە بەداخەوە هەندێک لە کەسایەتی ناو سۆشیال میدیایەکانیش دەکەونە ژێر کاریگەری ڕێکلامکردنی ئەو بەرهەمانە بە هەمان شێوە نووسراوە فەرمی ئاراستی وەزارەتی ڕۆشنبیریشمان کردووە کە ئەوانەی کە ناوبانجیان هەیە خۆیان بە دوور بگرن لە ڕێکلامکردن بۆ بەرهەمی پزیشکی لەبەرەوەی تەنها پزیشکی پسپۆر و دەرمان سازە دەتوانێت ڕێنمەی خەڵک بکات بۆ بەدەستگەیشتنی دەرمانی سەلامەت ئەوەی تر ئەگەر بینیت کەسێکی ناوبانگ و ناو ئەوانەی سۆشیال میدیا ڕێکلام بۆ هەر بەرهەمێک بکەن ئەوە ئەوانیش تاوانبارن و ڕێکاریش بەرامبەروان ئەو بڵۆگەر و ئەو کەسە بەناوبانگان و ناسراون و دیارن ئەوانیش هەر ڕێکاری یاساییان بۆ بێگومان ئەمە نمونەمان هەیە لە ماوەی ڕابردوو کە چەند کەساتێک دوای ئەوەی کە ڤیدیۆکانمان بینیوە لە سناپە لە نیستایە کە ڕێکلامیان بۆ کردووە بانگەش کراون و کە بەڵێن نامیان لێ وەرگیراوە جارێشتر دەست نەدەناوەی کە ئەو جۆرە بەرهەمانە دکتۆر حاڵەتی سیر هەیە لەم جۆرە بەکارهێنانی دەرمانانە و سەرنجڕاکێش حاڵەتی چۆنەڵە سیر و سەمەر دێتە پێشەوە سیر و سەمەرترین حاڵەت کە هاتبێتە پێشەوە لە بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانە کە سەرنجی هاوڵاتیان ڕابکێشە کە جارێکی تر نەیکەن چی بووە؟ خۆی وەکو باسمان کرد ئەو بەرهەمانەوە جگەلەوەی کە دەرمانی درێژخایەن و ئازارشکێنەکان کە لە ناو دەرمانخانە بوونیان هەیە بە شێوەی فەرمی و ستیکەر بەرهەمەکانی تر بە شێوەی جیاجیا ڕێکلامی بۆ دەکرێت بۆ نمونە لە ماوەی ڕابردوو قەترەیەک هەبوو بە ناوی قەترەی دۆمەڵان وایە لە ڕووی ئاینیەوە کە باس کراوە بەڵام ئێمە ئەوەی کە باس دەکەین ئەوەی بە شێوەی زانستیەکەی کە هیچ با بڵێن ستەدیەک و دراسەیەکی لەسەر نەکرابوو ئەو کەسێک کەمە با بڵێن دروستی کردبوو لە قوتیەکی با بڵێن قەترەی چاو لەزگەیەکی لێدا بوو کە ینی هەتا بەکارهێنانەکەشی نووسی بوو شەوانە دوو قەترە و ئێواران دوو قەترە ئەوە ئەو وشەیە خۆی پێویستی بە کۆمەڵێک مەسروفاتی مادی و معنەوی هەیە بۆ ئەوەی تۆ ئەو وشەیە بنووسیت واتە لە ڕێگەی دراسەکردن و زانستەوە تۆ دەتوانێت
بڵێ ئەو پاراستۆلە ڕۆژێ 3000 دەتوانی بخۆی بۆ نەماگوتووە دوو بۆ نەماگوتووە 10 لە بەرۆی دراسی بۆ کراوە کەچی کەسێک نووسیوەتی دوو قەترە بەیانی دوو قەترە ئێوارە بەکاری چی بۆ قەتری دۆمەڵانە خۆی هەر ئاوێکی ئاسایی بووە ئەمە دوایێک کە پشکنینمان بۆی کرد بۆیە وەکو باسمان کرد هاوڵاتی زیاتر بەرەوە ئاراستی دەبدرێکە چاواشە بکرێت و هەڵبخەڵەتێنرێت لە ڕێگەی ئەو شتانەی کە ڕۆژانە پێویستێتی لە ڕێگەی ئەو شانەی کە زیاتر سەرنجی ڕادەچێشێت گرنگترین شت لێرەدا ئەوەیە هاوڵاتی پەنا بباتە بەر کڕنگی دەرمان لە دەرمانخانە و ئەوە کافی نییە کە ئێمە دەڵێن لە دەرمانخانە پێویستە لە ناو دەرمانخانەش تەمەشا بکات کە ستیکەری پێوەیە و جگە لەوەش ئەوەش کافی نییە پێویستە لە ناو دەرمانخانەکە ستیکەری پێوە بێ ستاندێکمان هەیە بۆ چێکردنەوەی ستیکەر لە ڕێگەی ئەو ستاندەوە ستیکەرەکەش چێک بکاتەوە بزانی ئایا ستیکەرەکە سەلامەتە فەرمیە یاخود خوا نەخواستە دەستکاری کرابێت کەواتە هاوڵاتی لە هەر هەنگاوێکدا خۆی بەرپرسە لەوەی کە چی بەکاردێنێت ئێمە ژۆک و حکومەت ئەلێرەیانی هەر کاتێک تو شێرکێشەیەک بێت بەهانایەوە دەچین بەڵام گرنگترینیشت وەکو باسمان کرد هۆشیاری خۆیتی کە بزانێت لە کوێ دەرمان دەکرێت و لە چێ بپرسێت چی پێویستە. بەڵێ بە سپاس دەکەین دکتۆر گۆڤەندڕەوەت بەرپرسی بەشی چاودێریکردن و بە دواچوونی دەرمان لە هەرێمی کوردستان میوانی هاوڵەکان بوویت سپاس بۆ ڕێنماییەکانت بۆ هاوڵاتیان بۆ هیوای هاوڵاتیان هوشیار بن زیاتر ئاگیان لە تەندروستی خۆیان بێت. سپاس.